دە سوودی باوەش لێدان لە منداڵەکانمان. سوودی یەکەم وا لە منداڵان دەکات کە هەستی سەلامەتی و ئاسوودەییان پێ ببەخشێت. سوودی دووەم باوەش لێدان یارمەتی گەشەی مێشک دەدات. یارمەتی دەرێکی زۆر باشە بۆ ئەوەی دڵەڕاوکێ و سترێس و ترسیان کەمتر ببێتەوە. باوەش لێدان پەیوەندی نێوان دایک و باوک و منداڵەکە باشتر و بەهێزتر دەکات. پێنجەمیان باوەش لێدان یارمەتی ڕێکخستنی هەستەکانی منداڵان دەدا، واتە بۆ نمونە دەکرێت منداڵێک بەهۆی باوەش لێدانەوە تووڕەبوونی کەمتر ببێتەوە. باوەش لێدان وا لە منداڵان دەکات کە فێری لێبوردەیی و خۆشەویستی دەربڕین بن. باوەش لێدان زۆرێکی خۆشەویستی دەربڕینە کە منداڵان لە قۆناغێک لە قۆناغەکانی ژیانیان پێویستێکی زۆریان بە خۆشەویستی پێدانە. هەشتەمیان وا لە منداڵان دەکات کە خەوێکی تەندروستریان هەبێت و بکەونە خەوێکی قوڵ و ئاسوودەوە. نۆیەمیان ئاسانکارە بۆ گەشەی جەستەیان. دێمینیان منداڵان هەست بە بوون و بەهای خۆیان دەکەن.